خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا بۆ کشانەوە لە سووریا لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەوەی کاردانەوەی بەدوای خۆیدا هێناوە. سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی پێویست ناکە هێزە سەربازیەکانی ئەمریکا زیاتر لە سووریا بمێننەوە چونکە وەک دەڵێ ئەرکی خۆیان تەواو کردووە. بۆ ماوەیەکی درێژخایەنە لە سووریای نێزیکەی 2 ساڵە سەرۆکم و بەڕاستیش بەرەو پێشەوە چوونمان هەبووە و بەسەر داعشیشدا سەرکەوتوین. شکستمان پێهێناون و شکستەکی خراپیش. ئەو شوێنانەی داگیریان کردبوو لێمان سندونەتەوە و ئێستاش کاتی گەڕانەوەی سەربازەکانمانن بۆ وڵاتی خۆیان. لەناو کۆنگرێسی ئەمریکادا زۆرێک لە کۆماریەکان هاوڕایی سەرۆک ترامپ نین و لەناو بەڕێوەبەرایەتیشدا هەر هیچ نەبێت تا ئێستا 2 گەورە کار بەدەست بەهۆی ئەو بڕیارەوە دەستیان لە پۆستەکانیان کشانۆتەوە. جیم ماتس وەزیری بەرگری و هەروەهاش برێت مەکگۆڕک نێردراوی سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانێتی دژە داعش. من نازانم ئەم بڕیارە چۆندرا بڕیارێکی چاوەڕوان نەکراو بووە و هەموو جیهانی هەژان. ئیتر ئەوە تا کوریای باکوور دەبینیت و هێز و توانای خۆی ئامادە دەکات سەبارەت بەوەی بەر لە ڕێکەوتن بۆچی لە کوریای باشوور ناکشێنەوە. دڵنیاتان دەکەمەوە لەوەی هەر شتێک لە عێراق ئەوە لە سووریاش ڕوو دەدات ئەگەر بێت و سیاسەتی خۆمان نەگۆڕین. دیموکراتەکان ئەم بڕیارەی سەرۆک ترامپ وهانا و دێر دەکەن کە دیاریەکە بۆ نەیارانی ئەمریکا. ئەم بڕیارە بە شێوەیەکی هەڵەشەی دراوە لە پەیوەندی بە هاوپەیمانەکانمانەوە. بڕیارێکی مەترسیدارە و بڕیارێکە وەک دیاری کریسمسە بۆ ڤلادیمیر پوتین بەوەی مۆڵەتی دەداتێت لە سووریادا. کۆماریەکانیش لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەڵوێستێکی توندیان هەیە لەسەر ئەم بڕیارەی سەرۆک ترامپ. لە دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ هاوکارم هێرۆزەنگەنە ئەندامێکی کۆماریەکان بە خراپترین بڕیاری بەڕێوەبەرایەتی ناودێری دەکات. بەبێ هیچ گومانێک خراپترین بڕیاری ئەم بەڕێوەبەرایەتیە لە بواری سیاسی دەرەوەیدایە. هەروە بە سانایی ئەوها ناڵێم ناتوان بیر لە هیچ شتێکی تر بکەمە و بڵێم هێندەی ئەم بڕیارە خراپ بووە. بۆ خۆم هەرچێکم لەتوانەدا بێت دەیکەم هەموو کاتێک باسی دەکەم هەرچێکم لەست بێت دەیکەم تا پێداچوونەی بەم بڕیارەدا بکرێت کە بڕیارێکی زۆر خراپە بۆ تەواوی مرۆڤایەتی لە سەرانسەری جیهاندا. ئەم بڕیارەی سەرۆک ترامپ ڕەهەندی زۆرن و بۆ باسکردنی ئەو ڕەهەندانەش چاوی واشنگتن میوانداری بەسام بەرەبەندی دەکات. بەسام پسپۆڕی کاروباری سووریایە و لە ساڵی 2013دا دەستبارداری پۆستەکەی خۆی بووە وەک دیپلۆمات لە باڵێۆزخانەی سووریا و لێرە لە واشنگتن و هاوسەرۆک و یەکێکیشە لە دامەزرێنەرانی نێوەندی داواکان بۆ گۆڕانکاری. بەسام سەرەتا زۆر سپاست دەکەم. ئەم هەلومەرجە چۆن هەڵەسەنگێنی؟ ئایا بڕیاری سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا لە ئێستادا بڕیارێکی گونجاو بوو هەمومان دەزانین ڕۆژێک هەر دەبووە بەهاتایە کە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە بەڵام لە ئێستادا پێ دوایە شتێکی گونجاو بێ؟ بێگومان نا. وەک دەزانی من سووریاییم و لێرە لە ئەمریکا دەژیم و هەستی هەموو پێکاتەکانی سووریا و ئەمریکایەکانیش دەبینم و هەر هەمووشیان هاوڕان لەسەر ئەوەی بڕیارێکی هەڵە و کاتەکەشی هەڵە بووە و بەلای هەمووشیانەوە بڕیارێکی بێمانایە. بەبێ هیچ گومانێک ئەمریکا ئەرکێکی لە سووریا هەیە و لە ڕاستیشدا دەکرێت بڵین بەشێکی ئەرکەکەی تەواو کردووە. بەڵام ئەو ئەرکە هەر تەنها شکست پێهێنانی داعش نییە بەڵکو سەقامگیریە لە ناوچەکەدا و بەرەنگاربوونەوەی ڕژەمی سووریایە و بەرەنگاربوونەوەی ڕووسیایە. ئەمانە بێلەوەی هێشتا پرۆسەی سیاسی پێویستە بە بەشداری هەموو پێکاتەکان. جا لەبەر ئەمانە دەکرێت بڵین زۆر دوورین لە پێکانی ئەو ئەنجامانەی ئەمریکا خۆی داینابوون. ئەمریکا خۆی دەیگوت شکست بە داعش بهێنێت، دەیگوت سەقامگیری لە سووریادا دەوێت، دەیگوت پرۆسەیەکی سیاسیان دەوێت لە سووریادا کە هەموو پێکاتەکان بەشدار بن تایدا. ئەو جا سووریا جێدەهێڵێت. جا بەڕاستی ئەو بڕیارە مای سەرسوورمان بوو بۆ هەمووان و ئەو شێوازی بەجێهێشتنش دەبێتە هۆکاری ناسەقامگیریەکی زیاتر و کێشە و گرفتی زیاتریش. هیوادارم نەبێتە مای خوێنڕژانی زیاتر بەڵام پێدەچێت خوێنڕشتنێکی زیاتریشی لێ بکەوێتەوە. بەداخەوە ئێمە وەک گەلی سووریا باجی ئەو جۆرە سیاسەتانە دەدەین. باشە پێم بڵێ ینی ئەمە وەکو جۆشمان لێبوو لەناو کۆنگرێسی شایانی پشتیوانیەکی ئەوتۆ نییە لەوانەیە هەندێک دەنگ هەبن پشتیوانی لەم بڕیارەی سەرۆک ترامپ بکەن. تۆ وەکو سووریاییە یاری پێکاتەکانی تری سووریا هیچیان لەگەڵ ئەم بڕیارەی سەرۆک ترامپدا نەبوون. جا پرسیارەکە لەوەدا کاتە سەرۆک چۆن بڕیارێکی وایدا؟
He did it already. He did it. Now, regardless why he did it, is it wrong? Is it it's wrong for sure? بڕیاری دا ئیتر ئەوە تا بڕیاری لێدا منیش نازانم و دڵنیا نیم بۆ بەڵام بڕیاری خۆی داوە بەداخەوە دەبینیت واشنگتنی پایتەختن دابژبوونی پێوە دیارە لە نێوان لایەنگران و دژبەرانی ترامدا هەر کاتێک سەرۆک شتێک دەڵێت دەبینیت خەڵکێکی زۆر دژی دەوەستنەوە بۆ من ئاماژە ڕاستەقینەکە میدیایە کاتێک کە ڕۆژنامەکانی واشنگتن پۆست و وۆل ستریت جۆرنال هەمان پەیام دەنێرن ئەوە یانی سەرۆک هەڵەیەکی زۆر گەورەی کردووە کاتێک سیناتۆر گراهام کە کۆماریە و لە سەرۆکیشەوە نزیکە لە میدیاوە دەڵێت بڕیارەکەی سەرۆک هەڵەیە ئەماش ینی بەڵێ هەڵەیە دەزانی ترامپ زۆر ناچێتە ناو وردەکاریەکانەوە بەپێی میدیا لێرە هەر ئەوەندەیە کە دەخوازێت لە سووریا بێتە دەرەوە و ئەمەش پەیامی خۆی بووە لەسەر وەختی هەڵمەتەکانی هەڵبژاردندا کە دەیگوت دەیەوێت لە سووریا بێتە دەری هەر لە سەرتا ئەم ساڵیشدا بوو وتی لە سووریا دەکشێتەوە بۆچی لەم کاتەدا لەوانەیە وتیبێتی ئەمە کۆتایی ساڵە و پێویستە پەیمانەکانی خۆم بەجێ بگەێنم دیارە ئەمەشی بەئاچی سەرکی خۆدانا هەر ئەمەشە خەڵکی تووشی سەرسوڵمان کردووە کاتێککە لە مانگی چواردا بوو وتی دەکشێتەوە لە مانگی دوازدەدا بڕیاری کشانەوەکە دەدات ببێ ئەوەی هیچ کەسێک ئاماژەیەکی ببینێت تەنانەت باڵێز جێفری نێژداری سەرۆک بۆ سووریا تەنها دوو ڕۆژ بەر لەو بڕیارە لە نێوەندی ئاتلانتیک کانسل وتی سەرۆک پشتیوانی لە سیاسەتەکانی دەکات نەکەرەوە ینی تەنانەت ئاماژەی بەوە کردوتی ئەمریکا بۆ ماوەیەکی زۆر زیاتر لەوەی کە چاوەڕێ دەکرێت لە سووریادا دەمێنێتەوە بەڵام وەکو تۆش باسی کرد دوو ڕۆژ دوای ئەوە سەرۆک ترامپ لە تویتێکدا بڕیاری کشانەوە ئادا بەڵێ ڕۆژی دووشەمە بوو وەهایوت کە تا ئێران لە سووریا دەکشێتەوە ئەوە ئەمریکا لەوێ دەبێت جەختیشی دەکردەوە لەوەی سەرۆک پشتیوانی لە سیاسەتەکانی دەکات ئەم جەختکردنەوەیش لەوە سەرچاوی گرتووە کە بەردەوام پرسیاری لێ دەکرێت و پرسیاریش لە زۆر کاربەردەستانی ئەمریکاییش دەکرێت ئایا ئەمە سیاسەتی خۆتە یان هی سەرۆکە ئایا متمانە چییە کە سەرۆکڕای خۆی یان سیاسەتەکەی نەگۆڕێ هەر بۆیە دەبینیت جیمز جێفری بەردەوام ئەو ڕستەیە دەڵێتەوە کە سەرۆک یان کۆشکی سپی پشتیوانی دەکەن جا ئەما ڕۆژی دووشەمە بوو پێش دەچێت ڕۆژی چوارشەمە سەرۆکڕای خۆی گۆڕی بێت یانیش لەوانەیە قسەکردنەکەی لەگەڵ سەرۆکی تورکیادا ڕای پێگۆڕی بێت و گەیشتی بێتە ئەوەی بە تورکەکان بڵێت ئەوەتان دەوێت فەرموو با بۆ ئێوە بێت ئەڵبەت بەبێ هەڵسەنگاندنێکی قوڵ لەوەی لەسەر زەوی چی ڕوودەدات چەند ئەمە پەیوەندی هەیە بە پەیوەندی نێوان ئەنکەرە و واشنگتنەوە بە خۆت دەزانی پەیوەندیێکی خراپ بوو لە نێوانیاندا هەرچەندە دواتر هەر لەم بەنامەیەدا ئەمە بڕێک باز لە هەڵوێستەکانی تورکیا دەکەین لە ناو سووریا بەڵام وەکو پەیوەندی ئەمریکا و تورکیا پێ دوایە ئەم بڕیارە پەیوەندیێکی ڕاستە و خۆی هەبێ پێوەی پێم وانە پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و واشنگتن دوو دامەزراوە نین و پاڵنەر بن بۆ سەرۆک تا ئەو بڕیاری کشانەوەی بدات ئەو پەیوەندیانە لە نێوان دوو دامەزراوەدا نییە تا ئەو بەرەنجامیان هەبێت ئێمە دەڕۆین و تووشیا دەتوانێت بێت ئەمە زیاتر پەیوەندی کەسێکە بە کەسێکی ترەوە سەرۆک ترامپ و سەرۆک ئاردۆگان پێکەوە قسەیان کردووە بەپێی زۆرێک لە راپۆرتەکانی میدیا ئاردۆگان بە ترامپی وتووە بۆچی لە سووریا دەمێنیتەوە لە کاتێکدا شەڕی داعشتەوە بووە دەژڵێن سەرۆک ترامپ کاتێک ئەمەی زانیوە سەری سوڕماوە و توێتی چاکە چونکە شەڕەکە تەوا بووە ئەوە ئێمە جێی دەهێڵین و تۆ بەرپرسیارەتێکە بگرێت دەست هەر بۆیەشە ئەم بڕیارە بۆتە جێی سەرسوورمان تەنانەت لای تورکەکانیش و بەگومانیش لەوەی بڵێم بەدڵ پێیان خۆش بووە چونکە تورک وەها سەیری منبەجی کردووە کە خاڵی پێگەیشتن و هاوکاری نێوان لەشکری هەردوو وڵاتە نەک ئەوەی دەست بەسەر ئەو بەشە گەورەی سووریادا بگرێت چونکە ئەو بەرپرسیارەتی پێ هەڵناگیرێت لەو ڕوانگەیەوەی کێشەی زۆر لە ئیدلیب هەیە ئێستاش لە ناکاو خۆیان لە ڕۆژێکی زۆر ئاڵۆستر لە ئیدلیب بینیوەتەوە واتە تەواوی باکووری ڕۆژهاتی سووریا هەر بۆیەشە پێم وایە تورکەکان لە بارێکی ئامادەییدا نەبوون بۆ ئەو بڕیارە و پێشیان خۆش نییە و بڕیارەکەش لە ئەنجامی پەیوەندیەکانی نێوان دوو دامەزراوەدا نەبووە بەڵکو لە نێوان دوو کەسدا بووە و هەر ئەمەشەوە های کردووە هەمووی تووشی واقورمان بن. ئەلبەتە شەڕی داعش لێرەدا گرنگی خۆی هەیە لەم بڕیارەدا من دەگەڕێمەوە بۆ لات هەر وەک لە سەرەتای بەرنامەدا ئاماژەمان پێکرد سەرۆک ترامپ جەخت دەکاتەوە لەوەی کە شەڕی دژی داعش کۆتایی پێهاتووە و ئیتر پێویست بەوەیە سەربازەکانی ئەمریکا بکشێنەوە بەڵام لە واشنگتن گەورە کار بەدەست هەن لەگەڵ ئەو ڕایەی سەرۆکدا تەبانین
بە هەموو ئەوانەی دەڵێن شکستمان بە داعیشێنەوە لە سووریا دەڵێم ئەوە لێدوانێکی گونجاو نییە. داعیش زیانی پێکەوتووە، زم و جۆڵیان زۆر کەم بۆتەوە. هەرچی باشیەکیش لە جیهاندا هەیە دەیدەم بە سەرۆک بۆ گۆڕنی سیاسەتەکانمان لەم شەڕی دژی داعیشدا. بەڵام ناچمە ژێرباری ئەوەی بڵێم داعیش لە سووریا و عێراقدا شکستی پێهێنراوە. بۆ ئەوروپاییەکانیش هێشتا داعش مای نیگەرانیەکی زۆرە لەو ڕوانگەیەوەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەتوانن خۆیان ڕێک بخەنەوە و بە استراتیژیەتێکی ترەوە جم و جۆڵە تێرۆریستیەکانیان ئەنجام بدەن. ئالێرەدایە ئێمە شیکردنەوەیەکی جیاوازمان لەگەڵ ئەمریکادا هەیە. کاتێک سەرۆک ترامپ دەڵێت داعش نەماوە، ئێمە وەها لەم دۆسیە دەڕوانین بەڵێ دەوڵەتی خلافەت ئەو دەوڵەتی ساڵی 2014 نییە کە هێندە بەریتانیا دەبوو بە ملیۆنان خەڵکی هەبوو بۆ تاڵانکردن و بەڕێوەبردننی ژێرخانی ئەو دەوڵەتە. لە ئێستادا دەوڵەتەکە سفر بۆتەوە، بەڵام هێشتا دەستە و تاقمی وەها ماون و جیهادیەکانی داعش لێ کۆبوونەتەوە. ئێمە بڕوامان وهایە دەبێت ئەرکەکە تەواو بکەین. مەترسیەکە لەوەدایە ئەرکەکە تەواو نەکرێت و دەرفەت بۆ ئەو جیهادیانە بڕەخسێت دەست بە جموجۆڵ بکەنەوە لە سنوورێکی بەرفراوانی گەورەتر لە ئەوروپادا. dans laquelle les djihadistes de Daesh sont لەسەر ڕەوشی سووریاش بە گشتی ئەوروپا لەگەڵ ئەم کشانەوەی ئەمریکادا نییە تا ئەو کاتەی چارەسەریەکی سیاسیانەی قەیرانی سووریا دەکرێت. هێشتا کاری زیاتر ماوە بکرێن بۆ سەرکەوتنی کۆتایی بەسەر داعشدا لە هەردوو ڕووی لەشکری و سیڤیلەوە. ڕاگەاندنی ئەمریکا بۆ کشانەوە لە سووریا دەشێت ببێتە مایە گۆڕینی دینامیکێتی ئەم قەیرانە کە نزیکەی 8 ساڵی خایاندووە. گرنگە هەموو لایەنەکان بەردەوام بن لە دیالۆگ لەسەر پرۆسەی سیاسی و نیشاندانی خواستی پێویست بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە. شەڕی دژی تێرۆریزم یەکێکە لە بابەتە هەرە مشت و مڕ لەسەرەکانی جیهانی ئەمڕۆ بە شێوەیەک شیکەرەوە بە گومانەوە لە ئەگەر و نەگەری سەرکەوتن لە دژی جیهادیەکان دەڕوانن. جا بۆیە من جەخت دەکەمەوە لەوەی شەڕی دژی جیهادیزم لە ڕووی ڕێکخراوەکان و هەروەهاش لە ڕووی ئایدۆلۆژیەوە سەرکەوتنی تیادا نەبووە. بەسام گوێمان لە ژمارەیە ڕای جیاواز بوو بە تایبەتی لە بواری شەڕی تێرۆرە هیچ یەکێک لەو ڕایانە تەبانین لەگەڵ سەرۆک ترامپا کە ئاماژە بەوە دەکا شەڕی داعش تەواو بووە و گورزی کوشندەی لێوەشێنراوە و داعش ئەوە نەماوە کە جارێککە جێی نیگەرانی بێ. بەڵام هەم لەناو ئەمریکاوە هەم ئەوروپاییەکانیش پێچەوانەی سەرۆک ترامپ ڕوانینی خۆیان دەخەنە ڕووجا پرسیارەکە لەوەدایە تۆ وەکو سووریاییەک پێم بڵێ هەتا ئێستا چەند مەترسی داعش هەیە؟ Yeah, sure. As all that sound or all the speakers they mention that بە دڵنیاییەوە وەک هەموو ئەوانی ئێستا بینیمان و جۆمان لیان بوو کە بەڵێ دەتوانرێت شکست بە داعش بهێنێت یان کە دەڵێن بەڵێ شکست بە داعش هێنرا ڕقە ڕزگار کراوە دێر زوو ڕزگار کراوە تەنها لە هەندێک گوندی بچووکی ناوچەی هەجین ماونەتەوە. زۆر هاوڕام لەگەڵ ئەوەی داعش ئایدۆلۆژیەتێکە و هێشتا لەوێ و شانەی نووسیان هەیە. شەڕەکە هێشتا تەواو نەبووە. ئەو هۆکارانی داعشان دروست کردووە هێشتا هەرباون. ناجێگیری هەیە، هێشتا شەڕ هەیە. جا بۆیە هێشتا زۆر دوورین لە شکست پێهێنانی داعش. ئەم ئەزمونەمان لە عێراق بینی. کاتی ئەمریکاییەکان ڕەنگەیان شکستیان بە داعش هێناوە کەچی بینیمان لە ڕۆژێکی زۆر بەهێزتردا گەڕایەوە. بۆ ئەم ڕۆژ ئەگەر ئەمریکا بەو شێوەی باسی دەکات بکشێتەوە ئەوە دەرفەتێکی زێڕین لە دەست دەدات تا چیرۆکێکی سەرکەوتوانەی هەبێت. ئەمریکا زیانێکی زۆری لە داعش داوە. هاوپەیمانی زۆر باشی هەیە لەوێ. کورد و عەرەب لە هێزەکانی سووریای دیموکرات دارایی هەیە بۆ سەقامگیری، وابەستەیی کۆمەڵگەی نێونەتەوەیی هەیە بۆ سەقامگیری لەو ناوچەیە. ئەمانان ئەو هۆکارانی بەڕاستی داعش لەناو دەبێت. ئێستا ئەمریکا لە کاتێکی هەڵەدا دەکشێتەوە لە شوێنێکی هەڵە دەکشێتەوە بە هۆکاری هەڵەش دەکشێتەوە. هاوڕام لەگەڵ هەموو ئەوانەی دەڵێن داعش شکستی هێناوە بەڵام دەتوانرێت جارێکی تری سەرهەڵ بداتەوە لە کاتێکی تردا و بە شێوەیەکی تر و لە فۆرمێکی تردا. بەڕاستی و لەسەردا سەد مەترسیەکە زۆر زۆر گەورەیە. ئەوە تا کردەی تیرۆریستی لە ڕقەدا کرا لە دێر زۆر. خەڵک دەکەونە بەر تەقەی سێرەگرانی داعشە و دەکوژێت. جا ئەمەیە ڕەوشەکە. هێشتا سەقامگیر نییە تا بڵین دەکشینەوە.
they say unknown, but it's ISIS sleeping cells and so on. So it's not stable yet to say we defeat them and we are leaving yet. بەمانایش کە تۆ پێم دەڵێ ینی ئەگەر ئەمریکا لەوێ نەمێنێتەوە وڵاتەکانی تر بۆن منە رووسیا تورکیا ئێران ئەمانە ناتوانن ئەو ڕۆڵە ببینن کە ئەمریکا دەیبینێت لە شەڕی داعشدا و لەوانەیە ئەو هێزانەش نەبن کە کاریگەریەکی وایان هەبێ بگوترێ توانای ئەویان هەیە بە تەواوەتی سەداسەد بە گشت داعشدا بچنەوە. I will answer you many different angles. There's no one answer for these questions. لە چەند گۆشەنیگایەکەوە وەڵامی ئەم پرسیارە دەدەمەوە چونکە ئەم پرسیارە تەنها یەک وەڵامی بۆ نییە. یەکەم بوونی ئێرانیەکان و رووسیەکان لە سووریادا بەو شێوانەی خەڵکی سووریان کوشتووە و بەو شێوازی سەر و سەوداکردنەش لەگەڵ سووریایەکاندا بوونەتە مای بەهێزکردنی داعش جا ئەمڕۆ ئەگەر بۆ ساتە وەختێکی بیر لەوە بکەینەوە کە ئێران و رووسیا بۆ لەناوبردنی داعش هاتوون دەبێت بزانین کە ئێستا داعش دووچاری شکست هاتۆتەوە و نازانین ئەوان مەبەستیان چییە لە شکست پێهێنانی داعش وەک گوتم لێرە و لەوەی سووریادا داعش هەیە و حەسەدە دەتوانێت کاری خۆی بکات و پێویست بە رووسیا و ئێران ناکات ئەگەر ئێران و رووسیا بگەڕێنەوە بۆ ئەو ناوچەیە وەک ئەوەیە بە ئاسانی بە داعش بڵین ئەوە ئێمە لێرەین و خۆتان کۆ بکەنەوە و باشەر بکەین ئەگەر تورکیاش بێتە ناو سووریاوە با ئەوە بزانین بە پلەی یەکەم تووشیان مەبەستی هاتنەکەی بۆ داعش نییە بەڵکو بۆ کورد و هێزەکانی سووریای دیموکراتە ئەگەر شەر لە نێوان تورکیا و حەسەدەدا ڕوو بدات ئەوە لایەنی سەرکەوتوو داعشە جا ئەمانە سێ وڵاتن و ئەگەر ئەمریکا بەو شێوەی باسی دەکات بکشێتەوە بەبێ ڕێخستنێکی پێشوەخت و شانەوەی قۆناغ بە قۆناغ ئەو هۆکارانی داعشان دروست کرد جارێکی تریش وەک باسم کرد بە بەهێزتر سەر هەڵدەدەنەوە چونکە لەبیرمان نەچێت ئەو ناوچەیە جەزیرە بە تایبەتی عەرەبێکی زۆری سونەی لێ و بەگشتیش خۆیان لە ڕژێم و لە رووسیا و لە ئێران دەرباز کردووە جا ئەگەر ئەو وڵاتانە بچنە ئەو ناوچەیە ئەوە شوێنێک بۆ ئەو خەڵکە نامێنێت بۆی بچن و ئەمەش بۆ داعشی ئاسان دەکات تا بەشێکی ئەو خەڵکە بەلای خۆی دەڕابکێشێت ئەوە نابینم هیچ یەکێ لەو سێ وڵاتە بتوانێت ئارامی بهێنێتە ئاراوە خەڵێکی تریش ئەوەیە لە سووریادا شەڕی خەونە مێژوویەکان هەیە ئێرانیەکان خەونی ئیمپراتۆریەتی فارسیان هەیە تورکیا خەونی ئیمپراتۆریەتی عوسمانیان هەیە کورد خەونی لە مێژینەی بۆ سەربەخۆیی هەیە رووسیا دەیەوێت بگەڕێتەوە بۆ سەر وەختی زێڕینی ئیمپراتۆریەتی خۆی هەر هەمووشیان لەناو سووریادا جا لەو ڕوانگەیەوە دەرفەتێکی زۆر کەمیان بۆ هاوکاریکردن هەیە هەر یەکە و ناوچەیەکی ئارامی بۆ خەونی خۆی یان بۆ ئیمپراتۆریەتەکەی دەبێت ئەلبەت ئەمەش نائارامی زیاتر و شەڕی زیاتریش بە دوای خۆدا دێنێت ئەمەیەوەها دەکات بوونی ئەمریکا لە سووریا گرنگ بکات و هەرگیز ئەوەی نییە بڵێت دەوێت پارچەیەک خاک داگیر بکات لە کاتێکدا ئێران و تورکیا و رووسیا داگیرکردنی خاچیان دەوێت ئەمەش بێگومان ناسەقامگیریە بۆ هەمووان government whereas Iran they want the land Turkey needs the land Russia needs the land and that's make things unstable for everyone حەزەکەم لێرا و لێ پرسم هەمویان شتیان دەوێت ڕژێمی سووریا خۆی چیەوێ بەشار الاسد مەبەستمە he want to be in the presidential palace I mean if he care about Syria he will not kill the Syrian دەیەوێت لە کۆشکی سەرۆکایەتی بمێنێتەوە ئەگەر بەشار سووریای بەلاوە گرنگ بواە ئەوە لە ساڵی 2011ەوە خەڵکی سووریای ناکۆشت سەیری چۆنێتی سەر و سەوداکردنی بکە لەگەڵ کووردا بەشار و پارتی بە ئەزدانیان بەبوونی پێکاتی کووردا نەناوە لە وڵاتەکەدا ناسنامەی نەداونەتێ ڕێگە نەدەدرا بچنە بەرخوێندن یان بچنە لەشکرەوە تەنانەت ئەگەر ناسنامەشی بدایە بە کوردێک دەنووسرا نەناسراوە کورد هیچ مافێکی نەبوو کاتێکی شۆڕش دەستی پێکرد هەوڵیدا بەرتیل بە کورد بدات و دەیگوت دان بە کووردا دەنین وەک هاوڵاتی سووریایی ئەمەش جۆرێکی تر بووە لە بێڕێزی پێکردنی کورد چونکە خۆیان سووریایین و ناکرێت ئەمە بکەیتە دیاری بووە جا مەبەستەکەم ئەوەیە کاتێک بەشار سەر و سەودا لەگەڵ هەر دۆسیەکدا دەکات ئەنجامەکەی ڕزگارکردنی خۆیەتی هیچی تر ئەگەر هاتبا و ئەقلیەتی ڕێزگرتنی لە خەڵک هەبووە نەیدەکوشتن جا ئەمڕۆ کاتێک کورد دەیەوێت بگاتە دیمەشق و داوای ئەو بکات بمان پارێزن لە هێرشەکانی تورکیا ئەوە دەڵێن مەخابن ئەو داوایە لە شوێنێک دەکرێت کە چەندان ساڵە کورد دەکوژێت جا لەوانەیە بۆ ماوەیەکی کورد بیان پارێزێت بەڵام دواتر دەست دەکاتەوە بە کوشتنی کورد جا بەڕاستی ئەمە بۆ من پرسیارە لە هەردوو ڕەهەندی مرۆیی و سیاسیشەوە کورد مەینەتێکی زۆری بینیوە و پێویستە پارێزراو بن بەڵام لەم ڕەوشەدا چۆن ئەوەیان نازانن they suffered a lot and they should be safe and I don't know how we save them
تورکیا لەگەڵ ئەوەشدا کە جەمسەرێکی نەیاری ئێرانە لە ناوچەکەدا بەڵام باز لە کاری پێکەوەیی دەکات لەگەڵ تاراندا و ئامادەشە ڕوبەڕووی هاوکاریەکی فراوانتر ببێتەوە لەگەڵ تاراندا. Bölgemizde yaşanan çatışmaların sona erdirilmesi زۆر هەنگاو هەن کە تورکیاوێران دەتوانن پێکەوە بینێن بۆ کۆتاییهێنان بە شەڕ و بەدیهێنانی ئاشتی لە ناوچەکەدا. هەر بۆیە بۆ ئاراستەیەدا هاوکاری و ڕاوێژەکانمان لەگەڵ ئێراندا فراوانتر دەکەین لەسەر دۆسیەکانی ناوچەکە. بەسام ئەم ڕۆژەنوێیی کە هاتە ئاراوە بە تایبەتی لە سووریا و لە ناوچەکەشە بە گشتی دوو نەیاری گەورە دوو ڕکابەری گەورەی لەو ناوچەیی جیهاندا لێک نزیک کردوێتەوە ئێران و تورکیا. ئەمە پێشتر باسمان کرد یعنی هەندێک هەیە ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن ئەم بڕیاری سەرۆک ترامپ لە بەرژەوەندی تورکیا بۆی تورکیا بچێتە ناو سووریاوە زیاتر ئەی لەگەڵ ئێراندا چۆن رووسیا لێرەدا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ بە تایبەتی لە پەیوەندی نێوان ئەنکەرە و تاراندا. As you describe it correctly, this decision just make all these three dreamer empires تۆ بە شێوەیەکی دروست وێنات کرد کە خەونی ئیمپراتۆریانیان هەیە پێکەوە دێنە ئەو پارچەی سووریاوە بەو شێوەی کە لە بەرژەوەندی خۆیانە بۆ ماوەیەکی درێژخان. مەخابن ئێمە ئەو خەڵکی لەوێ دەژین پێ دەچێت باجەکەی بدەین. کورد لە ئێران کاتێک کۆماری کوردستان دامەزدا بە پشتیوانی رووسیا دواتر باجەکەیدا. ئەو پشتیوانیەش لە خۆشەویستی نەبوو بۆ کورد بەڵکو لە پێناو ناسەقامگیریدا بوو بۆ ئێران. ئەمەمان لە عێراقیش بینی و ئێستاش هەمان ئەزمون لە سووریا هەیە. ئەو وڵاتانە پێکاتەکانی ناو وڵاتەکان بەکاردێنن تا بتوانن یاریە گەورەکانیان بکەن. بەڵێن لە مەبەستەکە تێدەگەم لەم دۆسیێدا تورکی براوەیە ئێران براوەیە و رووسیاش هەر براوەیە. ئێمەش وەک گەلی سووریا دۆڕاوین و ئەمریکاش گوێ پێ نادات. ئەم ڕەوشە وەک لە پرسیارەکان تا دیارە ژمارەیەک پرسی نوێی هێناوەتە ئاراوە لەوانە چەند کەسی تر پێویستە خوێنیان بڕێژێت تا ئەو وڵاتانە ئاسوودە بن یان ئایا تا چه ئەندازەیەک ئەو سێ وڵاتە بوونی یەکتر لەسەر سنوور پەسەنەکەن. بۆ نمونە ئێمە ئێران لە سووریادا دەبێتە هاوسنووری تورکیا نەک پێچەوانەکەی. ئەلبەت ئەمەش جێی خۆشحاڵی ئەنکارە نابێت چونکە ئێران خۆی سنووری لەگەڵ تورکیادا هەیە. لە عێراقیشەوە بە هەمان شێوە. ئیدی بۆ تورکەکان ئەمە مانای چواردەوەرگرتنی وڵاتەکەیانە. جا بۆ مەودای درێژخایان پێم وانییە تورکیا هەست بە پارێزایی بکات. لە هەمان کاتیشدا تورکیا نیگەرانیەکی زۆری بەرامبەر پەکەکە هەیە و وهای داناو هەموو پەکەکە لە ناو سووریادا. جا لەوانەیە بۆ ماوەیەکی کورد بۆ لێدانی پەکەکە لەگەڵ ئێراندا کار بکات چونکە ئێرانەکانی خۆیان کێشەی کوردیان هەیە. ئێران پشتیوانی کوردی کردووە لە عێراق و لە سووریاش بەڵام هەرگیز مافی کوردی ئێرانی نەداوە. مێژوش پێمان دەڵێت تا نەیاری و ڕکابەری نێوان ئەو دوو وڵاتە هەبێت خەڵک باجەکەی دەدەن. ئێستا پرسیارە گەورەکە لەسەر ئەمریکایە. ئەمریکا سیاسەتی خۆی لەسەر بنچینەی بەرەنگاربوونەوەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا داڕشتووە. ئەی چۆن ئێستا دەستکەوتی زیاتر دەدەیت بە ئێران لە ناوچەکەدا. کاتێک باز لە سەقامگیری ناوچەکە دەکەیت باز لە هێرشی تووشیا دەکەی بۆ سەر سووریا. ئەمە چ کاریگەریەکی دەبێت بەسەر ئارامیەوە لە سووریادا. And you are talking about Turkey will go into the Syria. How this will involve stability in Syria. How you see it. نەکەرەوەندە ینی تەنانەت بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بۆ نمونە عەرەبستانی سعودی بۆ نمونە ئیسرائیل ئەمانیش دووچاری جۆرێک لە بێهیوایی بوون بە تایبەتی لەو ڕوانگەیەوەی دەڵێن ئەمریکا ئیتر ینی پاڵپشتی لە هاوپەیمانەکانی خۆی ناکە بۆ وڵاتیش وەکو ئیسرائیل تەماشاکە بێ ئێستا نیگەرانیەکە چەند قوڵ بوو بێتەوە. Again, I don't want to repeat what the media is talking about. The US credibility in the whole world, it's now different. دەزانی نامەوێت ئەوانەی لە میدیادا باس کراون دووبارەیان بکەمەوە. بەڕاستی بڵێم ئاستی متمانەکردن بە ئەمریکا لە ئێستادا تەواو جیاوازە لە ڕۆژانی پێش بڕیارەکە. ئێستا هەموو لایەک دەپرسێت ئایا ئەمریکا هاوبەشێکی متمانە پێکراوە؟ ئایا دەتوانین پشت بە ئەمریکا ببەستین؟ ئەمانە پرسیارن و سعودیەکان دەیکەن و لەوانەشە کۆریای باکووریش هەمان ئەم پرسیارانە بکات. جا بۆیە ئەمە پەیوەندی بە شوێنێکەوە نییە. هێندەی ئەوەی پەیوەندی بە متمانەکردن بە خودی ئەمریکاوە هەیە. ئەمە گومانی هێناوەتە ئاراوە سەبارەت بە چۆنیەتی بەرەو پێشچوون لە نێوان دوو هاوپەیماندا. ئەگەر بڕوا لە نێوانیاندا نەبێت یانی بەرەو پێشچوون نییە. بە دووری نازانم ئێستا سعودیەکان و ئیسرائیلەکانیش وەها بیر بکەنەوە. ئایا بەتەنیا شەڕی ئێران بکەن یان چاوەڕوان بین
تا هێرشمان دەکاتە سەر. مەبەستەکەم ئەوەیە ئەم بڕیارەی سەرۆک ترامپ هەموو پەیوەندیە نێونەتەوەیەکانی ئاڵۆز کردووە چونکە ناتوانیت متمانەت هەبێت. ئێستا بە هەزاران جەنگاوەرمان هەن کورد و عەرەب لەژێر سەرکرداتی ئەمریکادا دژی داعش شەڕیان کردووە. زۆرێک لەو وڵاتانە وەک تورکیا و ئێران تا ئەندازەیەکی عێراق هەر یەکەیان بە شێوەیەک بەشێکی ئەو جەنگاوەرانە بە تیرۆریست دادەنێن یان بە دوژمنی ئارامی ناودێر دەکرێن. جا ئێمە لە بیرکردنەوەی ئەوە داین ئایا ئەمریکا بێدەنگ دەبێت لەوەی ئەو جەنگاوەرانە جا هەر پاشخانێکیان هەبێت بکوژێن. جا ئەگەر وەها بێ ئەوە دەکەوینە بەردەم گۆڕانی هەموو سیستەمە نێونەتەوەیەکە و گۆڕانی پەیوەندی نێونەتەوەیەکانیش. پێویستە خەڵکی ژیر هەبن و هەوڵ بدەن لەگەڵ بەڕێوەبەرایەتیدا تا شتەکان ڕێکخراوتر بن و کشانەوەش قۆناغ بە قۆناغ بێت تا ڕێ لە ڕوودانی ئەو جۆرە سیناریوانە بگیرێت. بەڵام پێویستە بزانین ئەگەر ئەمریکا لەوێ نەبێت ئەوە هیچ متمانەیەک نابێت. In order to avoid that scenarios, but if Americans are not there, there's no guarantees. ئەگەر یارمەتی بە یەک پرسیار بە خێرایی و بە کورتیش پێمی بڵێتەوە بۆ نمونە عەرەبستانی سعودی ئەگەر متمانەکەی نەمێنێ بە ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش ئەگەر متمانی بە ئەمریکا نەمێنێتەوە ئەڵتەرناتیڤ چییە بۆ ئەم دوو وڵاتە؟ ڕەشە. رووسیا بەڵێ هەر رووسایە کێ کۆنتترۆلی ئێران دەکات و کێ باڵا دەستە لە ئێراندا. ئەمریکات هەیە بە سزاکان و هێزی لەشکری و بەبێ متمانەییەوە. لە بەرامبەریشدا رووسیات هەیە بە کارداریەکی زۆرەوە و بەو پشتیوانیەی لە ئێرانیشی دەکات لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گوتوەکاندا. لە سووریادا یارمەتی لەشکریانەی دەدات و کۆبوونەوەکانی ئەستانە و سوچی و پەیوەندیەکی زۆر باشی دیبلۆماسیشیان هەیە. جا هەر وڵاتێک عەرەبستانی سعودیە بێت یان ئیسرائیل و ترس و نیگەرانیان لە ئێران هەبێت و دۆستەکەت پێت بڵێت من حەقم نییە ئیتر تۆ دەڕۆیت بەرەو ئەو لای تر کە زەمینەیەکی ئەو تۆی هاوبەشت نییە لەگەڵیدا. مەبەستم لە رووسایە و پێی دەڵێیت چۆن ئەم کێشانە چارەسەر بکەم جا لێرەدا رووسیا براوا بێ. دەگەڕێمەوە بۆلات. پێشتر پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئانکەرە پشێوی تێکەوت و گەیشتە ئەو ڕادەیی ئەمریکا سزای سەپاندە سەر تورکیا. بەڵام وەک ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ئەم بڕیارەی سەرۆک ترامپ گرنگە بۆ تورکیا لە ڕوانگەی ئەو هێرشە لەشکریە چاوەڕوانکراوەی دەیەوێت بیکاتە سەر ڕۆژهەڵاتی ڕووباری فورات. ئانکەرە کوردە هاوپەیمانەکانی ئەمریکا لە سووریادا بە تێرۆریزم ناودێر دەکات. Geçtiğimiz günlerde bu konuda şu ana kadarki en açık ئەتوانیمان ڕوونترین و هاندەرترین پەیام ببیستین لەگەڵ ئەزمموی نەرێنی ڕابردووشماندا بەڵام ئەم پەیامە بە خۆشحاڵی و بە وریاییشەوە وەریدەگرین. پێشتر وتمان بڕیارمان داوە هێرشی خۆمان دەکەین و ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات. بەڵام لە پەیوەندیە تەلەفۆنیەکەماندا لەگەڵ سەرۆک ترامپ و پەیوەندەکانی تری دیبلۆماتەکانمان لەگەڵ کاربەدەستانی ئاسایشی و هەروەها ئەم کشانەوەی ئەمریکا وەهان کرد بڕێک زیاتر چاوەڕوان بین و هێرشەکانمان نەکەین لە ئێستادا. بەدڵنیاییەوە ئەمە چاوەڕوانکردنیەکی هەمیشەیی نییە. هێزەکانی سووریای دیموکرات کە یەکینەکانی پاراستنی گەل بەشی هەرە سەرەکیەتی هاوکارێکی گەورەی هێزەکانی هاوپەیمانێتی شەڕی دژی داعش بوو. سەرۆکی فەڕەنسا دەڵێت هاوپەیمانان قەرزاری هەسەدە و کوردن لە سووریادا. La France continuera à être impliquée au Levant. فەڕەنسا بەردەوام دەستی لە سووریادا دەبێت وەک چۆن ئێستا لە ڕووی لەشکریەوە هەمانە. نابێت بیرمان بچێت لە وەتای دەستپێکی ئەو دەست هەبوونەمان لە سووریا هاوپەیمانان کە ئەمریکا هێزی سەرەکیەتی کردە لەشکریەکانی لەگەڵ پشتیوانی هەسەدەدا کردووە. ئێمە قەرزاری ئەوانین کە چەکیان هەڵگرت دژی ئەوانی لە فەڕەنسا هێرشی دژی ئێمەیان دەکرد. ئەوانە هەسەدە و کوردن لە سووریادا. هەر بۆیە داوا لە هەمووان دەکەم بەرپرسیارەتی خۆیان لە ئەستۆ بگرن و لە بیریان نەچێت قەرزداریانی. Et là aussi, ce que nous devons à ceux qui se sont battus sur le terrain pour lutter contre les terroristes. شاندێکی هەسەدە لە فەڕەنسا بوو داوای خۆشی خستووەتە بەردەست گەورە کاربەدەستانی وڵاتەکە و دەشڵێت کۆتایی هاتن بە قەیرانی سووریا هەر چارەسەرکردنیی ئاشتیانەیە. وطالبناهم بدعم دبلوماسي داوای پشتیوانی دیبلوماتیمان لە فەڕەنسایەکان کردووە بۆ پەرەپێدانی دایالۆگ بە مەبەستی دڵنیابوون لە ئاشتی و سەقامگیری لە ناوچەکە و لە سووریاشدا. هەروەها داواشمان لە هێزە سەربازەکانی سووریا کردووە وابەستەی ئەرکەکانیان بن تا ئەو کاتەی چارەسەرێکی سیاسیانە دێتە ئاراوە.
هەسەدە ژمارەیەکی بەرچاوی وەک دەگوترێت دیلی داعشی لایە و کشانەوەی ئەمریکا و ئەگەری هێرشی تورکیا دەشێت یەکێک بێت لەو گرفتە لابەلایانەی کە مەترسیەکی زۆری هەیە و دەیەنێتە ئاراوە. سەبارەت بە جیهادیە بیانیەکان ترسمان لەوەیە چیدی نەتوانین کۆنتترۆلی ڕەوشەکە بکەین. ترسمان لەوەیە قرس بێت بۆمان تا گیراوەکانی داعش لە شوێنێکی دیاریکراودا بهێڵنینەوە. بەڕێنگاربوونەوەی تیرۆریزم ئەرکێکی قرس دەبێت چونکە هێزەکانمان ناچارن ڕوبەڕووی مەترسی شەڕیتر ببنەوە و هەروەها هێرشەکانی تورکیاش ئەگەر تورکیا هێرش بکات. شیکەرەوە لەو بڕوایەدان ئەردۆگان ئەو هێرشەی خۆی هەر دەکات و بژارەکانی ئێستاش لە سووریادا هەن لە بەرژەوەندی کورد و ئەمریکاش نین. پێم وایە تورکیا ئەم بڕیارە وەک مۆڵەتێک دەبینێت بۆ کاری زیاتری شەڕانگێزانە واتە لەو ناوچانەی لەلایەن هێزە کوردیەکانی ناو هەسەدەوە کۆنتترۆل کراون. جاجێی سەرسوڕمان نابێت ئەگەر تورکیا کردە لەشکریەکەی خۆی بکات و لەو ڕوانگەیەوەی ئەردوگان دەڵێت دەیەوێت ئەو ناوچەیە لە مەترسی کورد بپارێزێت. کوردەکان ئێستا هەست دەکەن خیانەتیان لێکراوە لە کاتێکدا لەگەڵ هێزەکانی هاوپەیماناندا ئامانجی گەورەیان پێکاوە و ئێستا بژارەیەکی کەمیان لەبەردەستدایە. ئەوەی ماوەتەوە بۆی ئەسەد و رووسیا و ئێرانە بەدڵنیاییەوە ئەمەش بۆ کورد باش نییە هەروەک چۆن بۆ پێگەی ئەمریکاش باش نییە. بەسام بژارەی بەردەمی کورد چییە؟ The choices are very limited and all are painful and difficult. بژارەکان زۆر سنووردارن و هەر هەمووشیان قورس و بە ئازار. هیوادارم کە کورد لە سووریا ئەو ستایشەی ئەمریکا و فەڕەنسا کۆمەلگای نێونەتەوەیش بەکار بهێنێت. ئەمە بۆ هەموو هەسەدا بە هەردوو پێکاتی کورد و عەرەبیشەوە تا داوای ڕوون و ئاشکرای هەبێت بۆ کۆمەلگەی نێونەتەوەی و بڵێت ئەمریکا تۆ دەکشیتەوە و ئێمەش ناتوانین ڕێگە لە کشانەوەت بگرین بەڵام ئەم داوایانەمان هەیە جا هەرچیەک بێت تا ئەم ناوچەیە بە پارێزایی بمێنێتەوە غیابی پێکاتەکان لەو ناوچەیەدا وەها دەکات لایەنەکانی تر ئەو بڕیارانە بدات. من هیوادارم و بەڕاستیش هیوادارم کە ئەمریکا بتوانێت زەمینەی دیالۆگ لە نێوان کورد و تورکیادا بێنێتە ئاراوە چونکە ئەگەر بێت و تورکیا بڕوای بە کورد نەبێت ئەوە لەوانەیە لە هەر کاتێکدا بێت و بە هەر هۆکارێکیش بێت شەڕ بدات. مەرج نییە لە ئێستادا لەوانەیە پاساڵێکی تر جا پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە نێوان کوردی سووریا و تورکیادا. ئەمڕۆ ئەمریکا و فەڕەنسا و کۆمەلگای نێونەتەوەیش باڵادەستیان هەیە بەسەر هەردوولادا و دەتوان پێیان بڵێ پێویست بەوە ناکات بکەونە شەڕەوە پێویست بە هەڕەشە و گوڕەشە ناکات. با هەوڵەکان فراوانتر بکەین بۆ سەقامگیری لە سووریادا و هەروەهاش بۆ ناوبردنی داعش. دەزانی ئەوە نابینم ڕژێمی سووریا یان ئێران و تورکیا و رووسیا کورد بپارێزن. مێژوو لە هیچ سەروەختێکیدا ئەوەی نیشان نەداوین هیچ یەکێ لەو چوار وڵاتە کوردیان پاراست یان سەر و سەودایەکی گونجاویشان لەگەڵ عەرەبدا کردوێت. ئێستا کورد و عەرەب لە هەمان کەشتی و لە هەمان کارەسات و لە هەمان بەرەنجامیشدا. هەر بۆیە پێم وایە پێویستە داواکانیان زۆر ڕوون و ئاشکرا بێت سەبارەت بەوەی چیانە بێت. فەڕەنساییەکان ئەتوانن جێی ئەمریکا بگرنەوە بۆ ئەو پشتیوانی کە لە هێزەکانی سووریای دیموکراتیا بڵین لە هەسەدەی دەکرد. They can for a limit, but they cannot replace United States as superpower. They don't have the leverage they have. دەتوانێت بۆ ئاستێکی سنووردار بەڵام ناتوانێت جێ ئەمریکا بگرێتەوە وەک زلهێزێ. ئەو باڵادەستیەشی بەسەر رووسیا یان بەسەر تورکیادا نییە وەک ئەمریکا هەیە یانیش توانایی بۆ سەقامگیریش نییە لە سووریادا. بودجێ ئەمریکا بۆ ئەو ناوچەیە نزیکەی 200 میلیۆن دلارە بەڵام فەڕەنسا بۆ هەمان ناوچە بودجێژی کەمتر لە 10 میلیۆن دلاری هەیە. جا هەموو شتێک جیاوازە. بەڵێ فەڕەنسایەکێکە لە زلهێزەکان و پێگەیەکی تایبەتی خۆی هەیە و خاوەنی پەیوەندیەکی باشیشە لەگەڵ هەموو لایەکدا بۆیە پێویستە ڕۆڵێکی ئەرێنی ببینێت بەرامبەر ئەو داوایانەی هەن. بۆ خۆم گومانێکی زۆرم هەیە لەوەی تورکیا بڕواتە ناوچە کوردنشینەکانەوە چونکە دەبێتە مای شەڕی پەکەکە و تورکیا لە ناو تورکیادا. پێم وایە تورکیا دەخوازێت قەوارەیەک هەبێت لە سووریا هاوشەوەی هەرێمی کوردستانی عێراق کە شێوازێک لەسەر بەخۆیت هەبێت بەبێ هەبوونی مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی تورکیا واتە دامەزاوەکانی خۆتت هەبێ بەبێ بوونی هەڕەشە و مەترسی لەسەر تورکیا وەک ئەوەی هەرێمی کوردستان. پێم وایە تورکیا کراوەترە بۆ شێوازێکی چارەسەرکردنی لەو جۆرە. جا بۆ ئێمە بەو شێوەیەکی نەدێنەوە بڵین تورکیا بۆچی دۆزی کوردیاخ و دۆسەی کورد لە ناو وڵاتەکەی خۆیدا چارەسەر ناکە بەڵام دەچێتە وڵاتێکی ترەوە چارەسەریەکە.
I think I don't know the question. The answer, I'm not too much familiar with the Kurdish inside Turkey. نازانم و بەڕاستی وەڵامی ئەم پرسیارم لا نییە چونکە ئاگاداری و دەکاریەکانی کێشەی کورد نیم لە تووشیادا بەڵام لەو بڕواایەدا دەرفەتێکمان هەیە بۆ کورد لە سووریا و هەروەها تووشیا تا لاپەڕەیەکی نوێ هەڵبدەنەوە و ببێتە یارمەتیدەر بۆ چارەسەکردنی کێشەکانی کورد لە ناو تووشیا لەگەڵ ئەنکەرەدا دەبینیت هەمیشە بێمتمانەیی هەیە نەبوونی دەرفەت هەیە هەمیشە کێشەی ئەوەت هەیە کێ دەست پێ بکات و کێ لە بەردانەواندنی یەکەم بکات ئێستا کورد لە سووریا نزیکە لە ئەمریکا و لە کۆمەڵگەی نێونەتەوەیش دەکرێت ئەوە بەکات بهێنرێت تا هەوڵ لەگەڵ تووشیادا بدرێت و پێی بگوترێت ئەمە داواکانمانە و ئەمەش ئەو شتانن کە ئێمەی کورد دەتوانین بیرەخسێنین لە بیرمان نەچێت پێگەی کورد ئێستا هاوشێوەی هەفتەیەکیان 2 هەفتە لەمەبەر نییە ئێستا کاتی خوێنڕشتن و شەڕێکی تر و وێرانبوونێکی تر نییە لە سووریادا ئەمە بۆ هەموو لایەک تور و کورد عەرەبیش پێویستە هاوکێشەیەکی ئاشتیانە بدۆزێتەوە و لێرەدا پێویستە ئەمریکا و کۆمەلگای نێونەتەوەیی بێنە ناوە و پێویستیشە پێکاتەکانی سووریا فشاری خۆیان بەکاربهێن و بڵێن ناکرێت بکشیتەوە بەبێ ئەوەی ئەم داوایانە جێبەجێ بکرێن یان بڵێن ئەگەر ئێمە بەبێ هەبوونی هیچ تێگەیشتێکی سیاسی لەگەڵ تورکیادا جێدەهێڵیت ئەوە ئیتر دەکەوێتە سەرکار تا دێن و لە ناومان دەبن هەرچی ئێران و رووسیاشن بەردەوام ئەمانیش یاریان بە کارتی کورد کردووە پشتیوانی کوردەکەن بەڵام کاتێک بەهێز دەبن پشتیوانەکەیان پێچەوانە دەبێتەوە تورکیا جیاوازیەکی ئەو توی نییە لەگەڵ ئەو دوو وڵاتی تردا بەڵام ئەوەیە هەندێک جار هەوڵی ئاشتی دەدات با هیوادار بین کە هەموو لایەنەکان ژیری بەکاربهێن و بڕۆن بەرەو پەیوەندیەکی ئاشتیانە لە نێوان هەردوو پێکاتەی کورد و عەرەب لە سووریا و هەروەهاش لە نێوان کورد و تورکیادا بەڕاستیش ئەمە خەونە و نازانم دێتە دییان نازانم ئایا ئەوەندە خەڵکی ژیر هەن هەمان ئەم خەونیان هەبێت دارینەوە ئاشتی بێتە ئاراوای بۆ دیلەکانی داعەژەوەی کە ئیلهام باسی کرد ئەو دیلانی داعش چیان بەسەردێ کێ وەریاد دەگرێت چۆن دەتوانرێ بدرێن بەلایەنێکی کە لە کاتێکا هەسەدە خۆی ئەو دیلانەی دەستگیر کردووە بە پلەی یەکەم ئەوەیە کە هیچ شوێنێک لە جیهاندا نایەنەوێت ئەو دیلانەی داعش بگەڕێنرێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان ئەو گیراوانە خەڵکی وڵاتی جیاجان هێندەی ئەوەی ئاگادارم هەسەدا زانیاری داوە بە هاوپەیمانان و داوای کردو هەر وڵاتێک بێت دیلی خۆی بەرێتەوە هەمیان وتیانە نامانەوێت و با هەر لێون خاڵێکی تریژ ئەوەیە دەمەوێت بڵێم ئەوەی ئیلهام ئەحمەد باسی کرد کە لەوانەیە وەک بەرەنجامێکی ئەم کشانەوەیە چیدی نەتوانێت کۆنتترۆلی ئەوانە بکرێت پێم وایە لێدوانێکی لاواز بوو چونکە وەک ئەوە لێگە درێتەوە کە بڵیت ئازادیان دەکەین یان بڵێ لەوانەیە لە گرتوخانە هەڵبێن و جارێکی تر داعش دروست بکەنەوە بۆیە ئەو لێدوانە لەم کاتەدا شتێکی باش نەبوو تاوەک فشارێک بەکاربهێنرێت ئەگەر یارمەتیمان نەدەن ئەوە ئەو گیراوانە دەڕۆن دەزانی پێم وایە تورکیا وەریان دەگرێت وەگەوەی باز دەکرێت کە تورکیا دەیەوێت داعش لە ناو بات و ئەرکەکە لە ئەستۆ بگرێت پێی بڵێن فەرمو ئەوەتان و بیان بەرە لای خۆت و تۆ حکوومەتی فەرمیت و دامەزراوەکان هەن بیان بەرە لای خۆت و ناویان بنووسە و بزانە چیت پێدەکرێ بۆچی لای هەسەدە بمێننەوە و هەموو فشارەکە لەسەر هەسەدە بێت و خواردنیان بۆ دابیم کات و بیان پارێزێت وەک ئێستا نەزانێت چی بکات بەرامبەریان کە ژمارەیان نزیکەی 3000 لەگەڵ ژن و منداڵ و کەسوکاردا جا بۆچی هەسەدا ئەو بەرپرسیارەتیە وەربگرێت لە کاتێکدا لە 3 ساڵی ڕابردوودا ئەمریکا خۆی هیچ بەرپرسیارەتێکی لەسەر ئەو دوژمنانەی و دوژمنەکانی ئێمەش وەرنەگرت کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕوا هەر لە ئەمان کاتیشە ساڵی 2010 بەرەو کۆتایی دەڕوا ئاماژەکان لە ئێستادا وەها نیشانەدەن کە بەشار ئەسەد لە دەسەڵاتە دەمێنێتەوە چی چاوەڕوان دەکەی بۆ 2019 سووریا زۆر بە کورتی تکایانی لە ماوەی 1 دقەیە Bashar al-Assad is staying in power in Damascus. بەڵێ بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەمێنێتەوە بەڵام هەر لە دیمەشق و هیچ دەسەڵاتێکی بەسەر ناوچەی جەزیرەدا نابێت هیچ دەسەڵاتێکی بەسەر ناوچەی ئیدلیبدا نابێت لە زۆر بەشی سووریادا دەسەڵاتی نابێت ئیتر نازانم ئایا ڕژێم ئەوە بە سەرکەوتن دادەنێت ئەوە چ سەرکەوتنێکە لە کاتێکا نیوەی دانیشتوان وڵاتەکان جێهێشتووە و زیاتر لە 60 سووریا ژوێران بووە جا نازانم ئەوە چ سەرکەوتنێکە لە ڕاستیدا بەشار
دەمێنێتەوە لە ساڵی ئایندەدا هەوڵی زیاتری سیاسی دەبیندێت بەڵام بەبێ ئەوەی هیچ ئەنجامێکی هەبێت کوشت و کوشتار کەمتر دەبێتەوە هیوادارم ڕەوشێکی ئاشتیانە لە جەزیرە جێگیر بێت لە نێوان پێکاتەکان و لەگەڵ دراوسەکانیشیدا و خۆ دوورخستنەوەش هەبێت لە ڕوودانی کارەسات لە ساڵی 2019. بەسام زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.